کۆبانی شادە چونکە ئیرادەی ئازادە. کۆبانی کۆی بانانە چ بانێک هەیە لەو بەرزتر نەلەرزتر چاوی هەموو کوردستانە. کۆبانی بوو بە ڕێباز و مەدرسە ژنی کوردی فێری سەرکەشی کرد. ئیتر کچی کورد کەس ناتوانێت بڕیاری بۆ بدا شوو بکە یان نا، بخوێنێ یان نا، زیندان بێ یان نا. کۆبانی زلە پیاوی کوردی خستە ناو پەراوێزەکەی خۆی. ئیتر وشەی پیا و شانازی نییە، ئاساییە، چونکە ژن بوو خۆی تەقاندەوە شەرەفی پیاوی سندەوە. وشەی شەرەفی تڕۆ کرد، غیرەتی پیاوی بە پەڕۆ کرد. کۆبانی هەر چوار پارچەی نیشتیمانێکی خەوزڕاند، سەرکردە پیاوەکانی حەپەساند، بەسەر قوربان و کاک و جەنابەکانیدا نەڕاند، بەسەر ڕووناک بیرانیدا شیڕاند، قۆناخی حزبی پەڕاند. کۆبانی سەلماندی ڕاستە بۆ شەڕ چەک گرنگە، بەڵام ئیرادە و غیرەت گرنگترە. بۆچی کۆبانی غەمگین بێ؟ بۆ خەریکی گەرمەشین بێ. کام شاری ئەم دنیاە لە کۆبانی بەرگەگرتر بوو بە بەراورد؟ کام شار وەکو کۆبانی کەوتە سەر زاران لای یاران و نەیاران؟ کام سەرۆکی ئەم جیهانە بە چاوی ڕێز و نەبەزین بە ئاسماندا ناڕوانێتە سەر کۆبانی؟ کێ وەکو حەز ناکا هاوکاری کۆبانی بکە؟ ئەگەر یەکێک حەزیش نەکا ناوێرێ بڵێ حەز ناکەم. ئەی کۆبانی، کۆی بانانی وەک کرماشان شاری گەورەی کوردستانی. وەکو کەرکووک لە دڵمانی لەگەڵمانی، وەک هەڵەبجە هەر گۆڕخانە و هەر گوڵخانەی 5,000 گوڵمانی. وەکو ورمێ گۆمی فرمێسکی سوێری، وەکو ئامەد لانەی پێشمەرگەی بوێری. وەک مەهاباد چوار چراکەی پێشەوامان، بوویتە وانەی نەبەزین و بیر و ڕامان. تۆ شنگارت هەستاندەوە، نەبەزینت گەڕاندەوە. نمونەی شکانمان زۆرە، شۆڕشەکانمان زۆر و بۆرە، گلان کەوتن هەستانەوە، کوڕوزان و پاڕانەوە. بەس نمونەی ڕاوەستان و دژوەستان و نەبەزینمان وەک تۆ کەمە. بۆیە کۆبانی گەشبینە، شادە، بەکەیفە، بێخەمە. گەر کۆبانیش دەستگیر بکرێ دەرسە بە سەرکەوتن ئەدرێ. کۆبانی هی گەلێکی ونە، نەک سەرکەوتن ژێرکەوتنی سەرکەوتنە. ئێستا کۆبانی ئەرز و ئاسمانی گیراوە، چوارتەنیشت دەور و پشت، بەڵام خۆشێر بە زیندویی و بە مردوییش ناوی شێرە. بەزی و هەمیشە بەزیوە و بوێر هەمیشە بوێرە. ڕاستە کوبانی کونە سوژنێکی گیراوە، وەکو حەمک هەر چوار تەنیشتی تەنراوە. بەڵام لە ناو کۆبانیدا هەزار مامە ڕیشە بەو خاکەوە نووساوە.